جای کردستان 24 رئیس سلاوی تایبت بود هر جاره که من هف پیوینه که دل کساتی که کرده کساتی همیت نافقای کردستان بینه و جاره خوشحالم کساتی که در وی کردستان ولات که دیره کو کوریا باشوره نونری ولات وان یان جماعت بيجي قنصل گشتی ولات وان الهرم کردستان الهولری ابروکش نزیک و چاف من پیکفتینه خوشحالم لبزانی که اوی چه کردستان دید 3 سال دفعی چه در باز بین چونکی پراستی ابروکه دو ماهی که روجاوی الفی ولاتی کده او چه الولات خو بحث ولات دوام که قنصل گشتی کوریا باشور چوی کوانجین میوانه ما گلک سپاس بوده جناب قنصل تو ابرو تدرفت دام ام تبینین جاریل دست به که هر کس میوانه ما بیان جه حتی از میوانه کسی کی بم از حسکم رامان ناوی بزانم توجی یعنی ناوی که جوان ته هه بزانم رامان ناوی چیه چوی کوانجین Choi Guangjin means the most ناوی چۆی کوانژین بە واتای بە بەهاترین و پرشنگدارترین گەنجینە چۆی بە واتای زۆرترین دێت کوان بە واتای پرشنگدارترین دێت و ژین بە واتای گەنجینە دێت ئەوە واتای تەواوی ناوی سیانی منە راستی هم رامان ناوی جی جوانه هم خوشی ناوی که جوانه هم دفمت بشین نافدیر بی 3 سال چه در باز بین دفمه وقتی تشتک خوش بتم بشین زیکا در باز بی دفته چه بی 3 سال چه کردستان در باز بین actually لە ڕاستیدا 3 ساڵە کارێکدا ماوەیەکی زۆرە بۆ یەکەم جار لە ژیانمدا لە ساڵی 2004 سەردانی هەرێمی کوردستانم کرد و دواتر لە ساڵی 2009 جارێکی دیکە گەڕامەوە بۆ کوردستان دووەم جار هەوڵمدا کە پەیوەندیەکی پتە لەگەڵ هەرێمی کوردستان دروست بکەم و هەموو هەوڵێکمدا کە لە توانامدا بوو بۆ ئەوەی پەیوەندیەکانی کۆریایی باشوور و هەرێمی کوردستان پتەوتر بکەم ئەمەش لە هەموو بوارەکاندا لە بواری سیاسی و کللتوری و ئابووری بە شێوەیەکی گشتی کاتێک بیر لە 3 ساڵی ڕابردوو دەکەمەوە دەزانم 3 ساڵی سەرکەوتوو بووە لەبەرەوەی ئێستا خەڵکێکی زۆر لە هەردوو لە باشتر ئاشای کللتور و پەیوەندیەکانی یەکترن بۆ ئێستا زۆر هەست بە خۆشحاڵی دەکەم یعنی جرا یکم از وارکم سرداخواز ولاتته یانجی تیم زیتون بی تو هاتی لی جرا دوم از وارکم سرداخوازته بیا کو رنگ تداخواز ولات خو کرد تو بیا قنصل وان الولات کردستانه yes back in 2000 بەڵێ لە ساڵی 2005 تیمی زەیتون هەبوو کە لە کۆریا و هێرابوونە کوردستان بە مەبەستی هاوکاریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی بژانەوەی ئابووری و سەقامگیری و ئاودانکردنەوە شانازی دەکەم کە منیش بەشێک بووم لە ئەو تیمی زەیتونە دووەم جار لە ساڵی 2019 لەسەر داوای خۆم ڕەوانەی هەرێمی کوردستان کرام بۆی بمە کۆنسۆڵی گشتی کۆریایی باشوور so it was quite different from the first visit to the Kurdistan region تبخو يعني هم وككار دبلوماسي سياسي وك يعني بو تبخوجي تسردارا چند ولاتا كريا شوان ولاتا هميا كردستان ريزبنديا چندم تجبوي كتب مرتاح بي تبخوج بي ولاتا كي بردليتا شرين بي this is a very ئەمە پرسیارێکی جوانە بەڵام وەڵامدانەوەی زەحمەتە هەرێمی کوردستان باشترینە لای من و هیچ وڵاتێکی دیکە ڕکابەتی ناکات ئەوە بۆ چوونی منە comparable with this Kurdistan region هذا بوما فخر الشنازية بس تشتكي وكري يعني كردستان دفته اما بيجي جوانترين والله بتخيلات هذا وتنوا يعني بيرهونتني تدا ببينت as a career وەک دیبلۆماتکارێکی بازمون هەر کاتێک دەگەڕینەوە بۆ وڵاتی خۆمان و لەگەڵ هاوکارەکانت باسی ئەزمون و بیرۆوەریەکانی وڵاتە دەکەیت کە تیایدا کارت کردووە من باسی هەرێمی کوردستان دەکەم و ئەمەش بەو واتە دێت هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆری لە بیرۆوەریەکانم داگیر کردووە هەر بۆیە هەرێمی کوردستان لە سەرم و هەموو وڵاتێکە بۆ من هۆکارێکی دیکەش هەیە بۆ ئەو پێشەنگیاویشەوەیە کە هەمیشە کورد دەبینم هەست بە خۆشەویستی و میوان دۆستیان دەکەم و هەر بۆیە خۆشەویستیم بۆ کوردستان بۆ هەتایە so that's why this kind of memory lasts long in every field هیویا ما اف خوشویستی هر بمیرد حتی چوناته و گراتش بوی ولات تیدا جیله از بجاره یعنی وی تایبت مندی و خوشویستیاش بوی کردستان ولتا کرد تو فری کردی جی بی کردی از بار کم جبوی کسا که کتاب زحمت به چاول دسپیکت هاول دا فری کردی بی
When I arrived at Kurdistan کاتێک هاتمە کوردستان لە ساڵی 2009 بۆم ئاشکرا بوو کە لە سەدا چلی دانیشتوانی کوردستان حەزیان بە نووسین و خوێندنەوەی هۆنراوە هەیە. بۆیە هەرزوو حەزم کرد هەمان شێوە لە ڕێگەی هۆنراوەوە هەستی خۆم بە کوردستان بگێنم و چالاکێکی کولتوری و خوێندنەوەی هۆنراوەمان لە کتێبخانەی زەیتون دەست پێ کرد. لەو کاتەوە دەستم کرد بە خوێندنی زمانی کوردی و هەستم کرد دەتوانم کوردی فێر بم و هەنگاو بە هەنگاو هەوڵمدا بە زمانی کوردی قسە بکەم و لە دوای ئەو 3 ساڵەش ئێستا دەتوانم بە شێوەیەکی سەرەتایی بە زمانی کوردی قسە بکەم. زەحمەتترین پەیف و شەل دەفتە چبی حتەوتە گرتی تو فێربی ئەو کوردی. زەحمەترین خەسڵەتی زمانی کوردی ئەوەیە کە زۆر دەستەواژەی هاوواتایی هەیە و زەحمەتە ئەو هەموو وشە هاوواتایە لەبەر بکەیت و هەر کاتێک راپۆرتێکی هەواڵی یان وتارێک دەخوێنمەوە دەبینم دەستەواژەی نوێ هەن وەک دەشزانی لەم ناوچەیە بەردەوام هەواڵی نوێ هەیە و هەمیشە چاودێری ماڵپەڕە هەواڵیەکان دەکەم دایان خوێنمەوە. ئەگەر ئەو سەبت قورسترین پەیف چبی؟ زەحمەترین دەستەواژە لە زمانی کوردیدا زۆر دەستەواژە هەن بەڵام یەکێک لەوانە وشەی ڕوبەڕووبوونەوەیە. بەڵێ زۆر درێژە. ڕوبەڕووبوونەوە درێژە ڕژی گەلەکەت تێدا بەس دومایکە تو فێربی. بەڵێ فێر بووم بەڵام زۆر زەحمەت. جوانترین پەیف دەفتە چبی لە کوردی؟ بەختیار ئەسب خۆشی تێنەوەگە هەم ڕاستی فێ کوردی زمانی کوردی بەختیار بەختیاری بەختیاری تو چوە جۆدەوە بەختیاری دیوارە؟ بەڵێ کە بە مانای دڵخۆشی بەختەوەر میوزیک و سترانە کوردی تە حەژێ کرد گوهداریکردنەوەوانە. بێگومان وەکو دەزانین کە ئاواز و میوزیکی کوردی و کۆریایی هەندێک لەکچوونیان هەیە. بۆیە حەز دەکەم هەمیشە گوێ لە میوزیکی کوردی بگرم بە تایبەتی گۆرانیە کۆن و کلاسیکەکان وەکو classic songs. For example, arelele, etc. Arelele, hey le. چه سترانك مثلا وكتب إيموجي بكري هري ليلي مثلا چه سترانك كوري وكي هري ليلي؟ This is a very good question because ئەمە پرسیارێکی زۆر باش. چونکە لە کۆریاش ئێمە گۆرانیەکمان بە ناوی ئارێرا هەیە و ئەو گۆرانیەش لەگەڵ ئارەلەیلێ هەردووکیان باس لە دوورکەوتنەوە لە خۆشەویستەکەت دەکەیت. ئەوەی مای تێبینیکردنەوەیە کە لە ئەرەلەیلێدا هەستی گۆرانیەکە لە خەمگینیەوە دەبێتە هەستێکی خۆشی بەڵام لە گۆرانیە کۆریاکەدا هەر بە خەمباریە. بۆیە هەردوو گۆرانەکە باس لە یەک بابەت دەکەن بەڵام دەربڕینی هەستەکە جیاوازە. وجا کە هەوسایە تو بۆ من یا کووری بێژە ئەس دەبووتەوە کوردی بێژم. گۆرانیە کۆریەکە؟ هاریران ئانا هاریۆ هاریران کۆگێرل مۆگاندا. هەست بە خەمباری تۆنی گۆرانەکە دەکەیت؟ ئەس هەستە ئاجزبوونێکی دیرکەتنێکێت کەم یانێش دەنگۆ سەری توێ هەرێ لەیلێ هەرێ لەیلێ 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 ئەمانە لەیلێ ئەمرمە لەیلێ ئەمانە لەیلێ یامە زیاتر خۆشیە یامە بەڵێ بەڵێ خۆرنا ناوەسیکێدا یانژی کەسێکی تو داوت کردبیە ماڵاخۆ چ تشتێک خۆشترین خواردنا کوردی بیتە تام کرد بە تێدوان 3 ساڵادا؟ هەر کاتێک چاوپێکەوتم لەگەڵ میدیاکان هەبوو بێت هەمیشە ئەو پرسیارەم لێ دەکرێت و وەڵامی منیش هەمیشە دۆڵمە بووە. بەڵام ماوەیەک لەمەوبەر خێزانێکی کورد داوەتیان کردم لەوێ قەیسی و ترخێنەم خوارد زۆر خۆش قەیسی دڵهێنان زۆر خۆشە.
ئەو ترخێنەش بۆ زڤستانێک گەلە خۆرنەکە تایبەتە یعنی سوتفە بی دهی هەفکارەکەمەک و ژین و خۆنە بێژ بووی من ئینە ماڵێ تەخو فێرکرد خواردنێت کوردی چێکی ئەم زەحمەت بی ئەوە کە زمانی کوردی بسانایی نەبی وتە بەداخەوە زۆر کاتم کەتم نییە منی شەروە ئەجی هەر هەوسامە مدەم نینە تێکەلبینەتە گەل خەلکی یعنی ناف ماڵادا ناف بازاڕیدا چ تشتێکی گەلە سەرنجۆتەر ڕۆکێشە خەلکی کوردستانی یانژی کورد یعنی گەلە هەوسا جێ خودت ناف دلێتەدا بکەن لەبەر ئەوەی لە کوردستانیش ژمارەیەک هاوڵاتی کۆریایی هەن و هەر کاتێکیش لەگەڵ بەرپرسان و سیاسەتمەداران کۆبوومەتەوە هەوڵم داوە بزانم دۆخەکە چۆنە و بارودۆخی ئەمنی چۆنە کاتێکیش خەڵکی ئاسایی دەبینم هەمان پرس باس دەکەین بەس پرۆسژی مە پرزگرێک و هەیانێت ناوە ناوچەیەکێ ئەمدۆین یعنی دەوروبەرێتمە هەمی ئاگرن مە پرسا ئاخی هەیە مە پرسا یعنی ڤینەتەوەی مە پرسا وڵات هەیە ئەگەر تو vەگەڕێ وڵاتی خودت چاوە کارسەرڤەیەکێکی ئەمژی یعنی وڵاتێکی سربەخومە هەبێت پێم وا بێت گرنگترین شت ئەوەیە کە پێویستە جیهان زیاتر ئاشنای کوردستان بێت و بزانن کوردستان چۆنە و خەڵکێکی زۆر تەنیا ئەوە دەزانن کە کورد تاکە خەڵکە لە جیهاندا کە وڵاتی خۆی نەبێت بەڵام لە ڕاستیدا زۆر شتی دیکە هەیە کە دەکرێت کاری لەسەر بکرێت وەکو کللتور و میوزیک و خواردن دەکرێت لەم ڕێگەیانەوە سوودیان لێوەر بگیرێت. And then maybe they can raise their trust and credibility between themselves. ئەم گەلە جارات نافخۆدا کوردستانیان بەحسە هەندێکین یەکسانیەکە تەمام بێ جوداهیەکە گەلەکە باش هەیە چونکی کورد لێ دەرێژی عەرەب وێ دەرێژی مسلمان کریستیان ئێزدی تە هەست پێکرد کوردستانی ئەف هەمی خەلکەت ژین بێ جوداهی بەڵێ هەر کاتێک سەردانی موزەخانەکان لە کوردستان دەکەم سەرسام بەوەی کە پێکاتی جیاواز لە هەرێمی کوردستان پێکەوە دەژین بە تایبەتی کاتێک سەردانی کامپەکانم دەکرد و دەمبینی کوردستان بۆتە ناوچێکی گرنگ بۆ کۆکردنەوەی سەرجام پێکاتە جیاوازەکان و هەموو پێکەوە بە ئاشتیانە دەژین کە ئەمە خاڵێکی زۆر سەرنجڕاکێشە. So they are mingled together and they live in a coexistence. This is surprising. Ez barkim hewlêrê gel hejêkir Kurdistanê ji birî hewlêrê te serdana çi cihekê dîkir yan jî geşt û guzarî li defter çi cihek li defter gele taybet û ciwan bî ji birî hewlêrê لە ماوەی 3 ساڵی کارکردنم سەردانی هەولێر و سلێمانی و پێنجوێن هەڵەبجە حاجی ئۆمەران ئیبراهیم خەلیل دهۆک tu dihokê neçûyî dihok Amêdiyê زاخۆ Amêdî ئامێدیە خۆش بوو دواتر بارزان پاشان گەرمیان گەرمیان jî گەرمیان gelek germ bî بەڵێ گەرم بوو گەرمیان germ biyan ne not warm. baş bî Yes. yek ji wan tiştê ciwan û taybet tekirî Kurdistanê yek ji boneyan da ku te şe'rek jî pêşkêş kir beynatet gel şe'r û edebiyata Kurdistanê çawa bî Poem is the kind of هۆڕاوە تێکەڵێکی دنیای فانتاسی و واقعە و لە نێویشیدا پەیامی تایبەتی خۆتت هەیە کە دەخوازیت بگەینتە خەڵک ئەم تێکەڵێ شیوا و ئومێد و خەون بە خەڵک دەبەخشێت. and another ultimate goal in their lives. شعرەکە تایبەت یان نوکەتە نینە تەژبەر کرد ببوومە بێژی زەحمەتە Sheikh I forgot his name. بەڵێ هۆڕاوەیەکە ناوەکەیم بیر چووە بەڵێ هۆڕاوەی Bekas, Sheko Bekas. شێرکو Sheko Bekas. بێکەس Vale. تەژبەر کریە
زۆر زەحمەتە لەبەری بکەیت هۆنراوەیەکی هەیە بەڵام ئێستا لە بیرم کردووە ئەمە جۆرە بەحسا خاڵێکە هەڤبەش یا ناوبەینا کورد و کوریا گەل خاڵێکە جدایە یا ناوبەینا مەوە بکەین Same thing, لێکچوونێکی زۆر لە نێوان کللتوری هەرێمی کوردستان و کۆریا هەیە بۆ نمونە سەمای کوردی و سەمای کۆری زۆر لە یەک دەچن و هەردووکیان بە شێوەی بازنەی سەما دەکەن هەروەها ڕتمی مێزیکی کوردی و کۆریش وەکو یەکن چونکە نزیکەی 35 ساڵەم و پێش کاتێ لە زانکۆ بووم و لە چێشخانەیەک نانم دەخارد لە بەرنامەیەکی تایبەت بە میوزیک و گۆرانی کە لە تیڤیەکەوە بڵاو دەکرایەوە گوێم لە میوزیکێک بوو کە لە تیڤیەکەوە دەنگی دەهات دواتر بێژەرەکە باسی لە ئەو میوزیک و گۆرانیانە دەکرێت کە لەکوێوە بڵاو کراونە تۆ یان هیچ وڵاتێکن گوتی ئەو میوزیکە هی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو کات نەمدەزانی میوزیکەکە هیچی وڵاتێکە بەڵام دواتر بۆم دەرکەوت کە میوزیکەکە کوردیە لەگەڵەوە شێمە چونکە لە ڕووی جوگرافیەوە زۆر دوورین لە یەکتریەوە لە ڕووی کەش و هەوا و هەندێک خەسڵەتی دیکەوە زۆر جیاوازین مەگە لە بەحسا تشتێت خۆش کرد یانیش میوزی بگرە میوزیکێ بگرەش کللتوری بگرەش خواردن و بەخواردنا بگرە بژێرە ئەس بەحس بکەم ناوە کوردستانی دەوان سێ ساڵە چه هەلوەستێکی کوردیە کرێت هاتیە پێشتۆڤێتە یانژی تشتێکی وسان تەنەدی بەداخەوە هیچ شیشیوان بەسەر نهاتۆ یانیش ڕووی نەداوە ئەvە بوومە مەزنیە مەمنونەتەی نەشبووی هەڵستەی جارە یەکێل دیو دەخوازە وڵاتی تەبی جارە دوێل دیو دەخوازە تەبی جارە سێت و دەکەنگی ڤەگەڕێ بە کوردستانی پشتی چووناتەش بووی وڵاتێتە Inshallah. ئیشەڵا لەبەرەوەی ئەو پۆستەی لە داهاتوو وەری دەگرم بۆ ماوەی 3 ساڵی دیکە دەبێت و لە دوای ئەو 3 ساڵە ڕەنگە ئەگەر بکرێت بگەڕێمەوە I can come back again. کارێتە پشتی کوردستانی دڵکیڤە بە هەر تو دێل کوریایە بمینی یانژی تو دێ چیا وڵاتەکێدی بیا قۆنسڵ My duty ئەرکەکەم نییە بۆیە ناتوانم باس بکەم But first of all, ئێستا دەگەڕێمە بۆ کۆریا و هەندێک کار هەیە کە دەبێت لە کۆریا ئەنجامی بدەم و دواتر بڕیارە بچمە وڵاتێکی دیکە I'm supposed to go to another country. یەکەم کار دێ چ بتل کوریا باشوور یعنی وڵاتی خۆل ماڵاخۆ When I go to کە گەڕامە بڕ یەکەم کارم ئەوەیە بخەوم ئەو شەمیە باشترە تا هەستپێکر خەڵکی کوردستانی گەلت نڤن یانژی خەوەوانە درستە تەمامە مەسەلەن زیڕات بن درەنگ نڤن I don't know. نازام چونکە هەرگیز لە ماڵباتێکی کوردیدا نەماومەتەوە نەخەوتووە During the night. ئەڤا تەدیتی مەسەلەن بوو نمونە تێکەلیاتات گەل خەلکی یانژی ژڤانێک تە هەبێت مەوعدێک وە هەبێت زیید گەهشتە جێ خۆی مەبەست یانژی جڤینی یانژی تەخیر بی چکە ڕەنگە ئەڤە دیار بێت کە تەمبەلن گەلت نڤن یانژی زیڕات بن Some experience. هەندێک جار تووشی ڕووداوی سەرنج ڕاکێش هاتم هەندێک جار چالاکێکی فەرمی دەبوو لە بەرنامەکە دەنووسرا لەو کاتەدا دەست پێ دەکات بەڵام کە دەچوویتە شوێنەکە ساعاتێک ساعت و نیوێک دوا دەکەوت ئەمەش ئەزمونێکی نوێ بوو بۆ من بەڵام ئێستا لەگەڵی ڕاهاتوو Interesting experience, but now I'm adjust to it. پێشکەفتنەوە کوردستانی تا چەوە دیت نێڤبەینا جۆرە یەکەم یا تو هاتی و گەل جۆرە دووەم و ئەڤە سێ ساڵات کوردستانی ئاڤەدانی پێشکەفتن Yes, back in 2005. بەڵێ لە ساڵی 2005 هەرێمی کوردستان زۆر جیاواز بوو ئەو کات لە ئاسمانی کوردستان تەنیا فڕۆکەی جەنگی دەبینرا و ڕۆژانە چاودێریم دەکرد دەبۆ 20 جار فڕۆکەی جەنگی بەسەر ئاسمانی کوردستان دەفڕی
بەڵام ئێستا خۆشبەختانە ئاسمانی کوردستان هەمووی بۆتە باڵەخانەی بەرز و پێشکەوتوو کە ئەمەش بەڕای من گۆڕانکارێکی گەورەیە. ئێستا دەبینین کوردستان لە دۆخێکی سەقامگیردایە و ئابوووریەکەی پتەوتر بوو و بە بۆچوونی من کوردستان لەسەر ڕێگای ڕاستە بۆ چوونە پێشەوە لە ئایندە و بوونە ناوچەیەکی گرنگ لە ناوچەکەدا. بەری وەژی و پشتی وەژی حتمما پەیوەندیت نەیبێنە هەرێما کوردستانی و کوریا باشوور دێت بەردەوام بنژی پیڤامە ئەوەکو پەیوەندی پێسترژی لێبێن لێ پشتی تە دەمەکی نێزیدا قونسڵاکی نوی یە وڵاتێتە دیدە جهێتە بگرێت ئاخفناتەش بووی قونسڵی چیە یان ژی بووی کەسی Right after the ISIS, لە دوای شەڕی داعش کۆمپانیا کۆریەکان ژمارەیان کەم بووە. ئێستا زۆر کەم بۆتە بۆتە تەنیا 3 کۆمپانیا. ئێستا کاتی ئەوە هاتووە کە ئەو سیاسەتە پێچەوانە بکەینەوە و جێگرەوەی من هەوڵ بدات ژمارەی کۆمپانیا کۆریەکان زیاتر بکات و پەیوەندی بازرگانی و ئابوووریەکان فراوانتر بکات. بۆیە ئەمە پەیامی منە بۆ جێگرەوەکەم. تا چەند دەم وایە تو بچێ کوریا باشوور بکە پەنجی چوار پازدە چوار. بجا ئەس vێری پرسیارەکە دوو ئالیش تە بکەم وەختێ تۆ کوردستانێت تە زێدەتر بیریا چ تشتێکی کوریات کرد و ئەگەر تو چووە کوریا تو دێ زێدەتر بیریا چ تشتێکی کوردستان و هەولێرێ بکەی. 3 سال پێش ئێستا من دووبارە هاتم بۆ کوردستان. ئەم 3 سالدا من زۆر ئیشم کردە بۆ پتاوتکردنی پەیوەندی نێوان کوریا و کوردستان لە ڕووی سیاسی و ئابووری و کەلتوری هاتە دوای. ئەگەر ئەوڕێ لە ڕابردوو بدەمەوە ئەم 3 سال زۆر هێرە تێپەڕیوە شتێکی بەڵام شتێکی هەیە کە ناتوانم لە بیری بکەم ئەویش میانداریەتی و میهرەبانی خەڵکی کوردستان. ڕاستیژی کوردیۆتە گەلێک باشە من خەلەتی کرد via باڵ دەستپێکی مگوواتە via بۆ کوردی باڕۆی. زۆر سپاس من کوردەکەم بەیانیان فێر دەبم. تێ هێشتاژی فێربی. ئەوە بەشێدی ئەگەر بەرسەوام بدی. وەختێ تو کوردستانێت تە بیریا چ تشتێکی کوریات کرد. خواردنی کۆری. ئەفشەوە تو دێ چی خۆی. بەری بنوی تشتێکی کوری بخۆ. پێشەوەی خواردنی کۆری بخۆم دەبێ بخەوم. هەربژی. دماهی پەیوەتە یانجا ئەس بژم دوو پەیوەتە هەم ji بووی خەلکێ کوریا کو تو بێژیاوانە وەرن کوردستانی بچۆڤێ خوبینی و ji بووی خەلکی کوردستانی پەیوەتە چ بە vێجارەی نەسەحکە من سەحکە خەلکی بخۆ. کوردستان ریجن هەرێمی کوردستان دووەم وڵاتمە. بۆ هەر شوێنێکیش بڕۆم ژیان و کاتەکەم لە کوردستان لەبیر ناکەم. دەبێ ئەوەش بڵێم کە پێویستە کار بکەین بۆ زیاتر پتۆکردنی پەیوەندیەکانی کۆریا و کوردستان. ئەمەش ئەرک و بەرپرسیارەتی هەمومانە و داواش لە هەموو خەڵکی کوردستان و کۆریاش دەکەم هاوکار بن لەو هەوڵانەمان. The future will be much brighter than now. George Bass. زۆر سپاس بووتە ئەس گەلە خۆشحاڵ بیم تام ئاخفنێت خۆم مەزن کردین خۆشحاڵ بیم چۆی کوانژین قونسڵی گشتیە کوریا باشوور لە هەرێما کوردستانê تۆ بخێر هاتی و تۆ بخێریژی بچی هیڤیا ماوەت نزیکترین دەمدا دیسا vەگەڕێ بە هەرێما کوردستانê vێجارەیە ئەگەر تو vەگەڕیای تو دعوەتێ منی دۆڵمە و قەیسی و ترخێنەژی گەلەک سپاس بووتە هەربژی